سڵام لێرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتە دێمەوڵاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان تا دێت ململانەکانی نێوان ئەمریکا و ئێران ڕووی لە گەژی زیاتر دەبێت بە تایبەتی دوای ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا فڕۆکەیەکی بێفڕۆکانی ئەمریکا لە سنوورەکانی ئێران خرایە خوارەوە. لە ئێستادا جیهان بەرچاوی ڕوون نییە کە ئاخۆ نەتیجەی ئەم ململانانە بەکوێ دەگات. فعلەن ئەوەی کە دەوترێت ناوچەکە کەوتوتە ناو جەنگێکی نادیارەوە. حتمما بابەتی هەرێمی کوردستان و باشووری کوردستان کە لەکوێ ئەم گۆڕانکاریانەدایە بەشێکی دیکەی گفتوگۆکەم دەبێت لەگەڵ بەڕێز ئارتین جەلالبەگ کادری پارتی دیموکراتی کوردستان. کاک ئارتین بەخێر بیت. زۆر سپاسەوە. سەرەتا ئەوکو لە پێشەکەکە ئاماژەم پێکرد بابەتی ململانەکانی نێوان ئەمریکا و تاران لە ئێستادا گرژی زیاتر بەخۆوە دەبینێت بە تایبەتی دوای خستنە خوارەوەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئەمریکا. لە ئێستادا جیهان بەرچاوی ڕوون نییە ئەم ململانانە ئایا فعلەن سەردەکێشێ بۆ کردەی سەربازی لە نێوان هەردوو وڵاتەکەدا؟ ڕاستیەکەیەوە دوو سیناریۆیانی وەکو ئەگەری بەهێز لە پێشن و ئەمە ڕەتی بە استراتیژی ئەمریکاوە هەیە و خواستیەوە بۆ ئێران چیە بەرامبەر ئێران چی بکە و چی لە ئێرانەوێت. ئەوەی کە زۆر گرنگە من پێم وایە ئەمریکا بەتەبانی وەکو ئەوی کە بێوێ ئەم سیستمە لە ڕێی هێزەوە بگۆڕێ ئەمەیەکێکە لە بژاردەکان لە بەردەمی ئەمریکای و تەنیا پەیوەندی بۆەوە نییە ئێران چ جوڵەیەکە ینی ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕوویە و ئێران فڕۆکێکی بێفڕۆکەوانی ئەمریکای خستە خوارەوە پێم وایەوە هاوکێشەکە ڕۆتینیەن گۆڕانکاری لە خیتابی ئەمریکایەکان لە خیتابی ئێرانە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ڕەتی بە دوو خاڵەوە هەیە کە ئەمریکا زۆر جەختی لە سەرکاتەوە کەمیان مەلەفی ئەتۆمی ئێرانە دومیان ئەو تداخلاتانەیە کە ئێران لە ناوچەکەی ئەیکات و ئێران لە ڕوانگەی ئەمریکاوە وەکو چۆن بڵین پاڵپشتیکردنی تیرۆ لە ناوچەکە و جیهانە ناسێنراوە. ئەم دوو خاڵەیە بەنسبەت ئەمریکاوە گرنگەوەی ئەمریکا ئیش لەسەر ئەم دوو نوقتەیەکە نی جوڵەیەکی ئێران ناکاتە ئەوەی کە استراتیژی ئەمریکا بەرامبەر ئێران بگۆڕێ بەڵامەکە خێرای کات. خێراکە باشە ئەم خێراکردنە خۆی لە چیدا دەبینێتەوە خۆ لە ماوەی ڕابردوودا ینی ئەم فشارانی کە ئەمریکا کردوێتی بەرامبەر بە ئێران ینی کاریگەری گەورەی هەبووە لەسەر بابەتی ئابووری ئێران بۆچی نەیتوانیوە ینی ئێران قابل ینی قایل بۆ بکە کە فعلەن دەبێت لەگەڵ ئەمریکا دانوستانکەوە دەستبەرداری بەرنامەی ئەتۆمی ببێت. ئەزانی ئەوە ئێران چەندین ساڵە ئیش لەسەرەوەکە بێتە خاوەنی شەکێتۆمی بۆ وایەکە بێتە هێزێکە لە ناوچەکە و جیهانیشە وەکو جەمسەرێ ڕۆڵ ببینێ ئەمە خەونی لە مێژینەی ئەم دەسەڵاتی ئێرانە و ڕەنگە ئەگەر گەڕینەوە پێشم خۆناغە خەونی تاک بە تاجی خەڵکی ئێران بووە بە تایبەت فارس و ئازەریەکەی بەڵام بۆ ئێستام هاوکێشێ و گۆڕاوە ئەوەی کە ئێستا وەکو خەون ماوەتۆ تەنیا لە زنی دەسەڵاتدارەکانیان ماوەتە زنی خەڵکیان نەماوە چون خەڵکەکەی بۆ هەیەم قەیرانەی کە چەند ساڵە ڕوبەڕوویان بووە دەڵمە ماڵوقی خراوەتە سەریان ژیانیان بەڕادەیەک خراپ بووە کەیتەوت محەگەوریان نەماوە کە ئێران بکەنە نەتەوەیەکی زۆر بەهێز و دەسەڵاتداری ناوچەکە بەڵام دەسەڵاتدارانی گەشتونەتە نوقتەیە کە نەتوانن دەستبەرداری بن. ئەم فشارانەی ئەمریکا ینی دەتوانێت بۆ نمونە کۆتایی بە سیستمی ئێران بهێنێت و چۆنڵێ بە شێوەیەکی تەدریجی بێڕوخێنەوەکەوەی کە دەوتێ باز دەکرێت ئەمریکا فعلەن ئەوەی کە دەیکات مەبەستی نییە کە بە کردەی سەربازی ڕوبەڕووی ئێران بێتەوە ینی ئەم فشارانە دەتوانێت لەو ڕۆ ئامانجی خۆی بپێکێ. ئەو فشارانە لە دوا خاڵە ئێرانە گەر بگەێنێتە حاڵەتی تەسلیم بوون و بگاتە دانوستاندن ئەمیان ڕوخاندنێکی لەسەر خۆوێ بوو ئەم نیزامێکە لە ئێرانە هەیە بەڵام گەبگاتە کردی سەربازیەوە هاوکێشەکە ڕوون و چەند نمونەیەکی مێژوویمان لە بەرچاوە هەم ئەفغانستان هەم عێراق لەم دوایانەیە ڕوویاوە بەنسبەت ئێرانەوە ئەمریکاییکە لە بژاردەکانی لێدانێتی لە ڕووی سەربازیەوە لە ئێران بەڵام ئەمریکا تا بووی بکرێ پەنا نابات بۆ هێرشی سەربازی. باشە بارودۆخی ئەمریکا و شەقامی ئەمریکی بۆم بابەتە چی دەڵێت ینی بارودۆخی ئەمریکا گونجاوە بۆ ئەوی کە ئەمریکا بیل لە کردێکی لەم شوێ بکاتەوە بە تایبەتی ئێستا ینی ئەمریکا بۆ خۆی لە بەردەم 4 ساڵی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتیدا لە وڵاتەدا ئەوە بکرێت بە دوو بەش وەکو شەقام و ڕێی شەقام بە هیچ شێوەیەک لە ئەمریکا کاریگەری لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکانیە باشە ئەمە وەکو خاڵێ بەڵام وەکو بابەتی هەڵبژاردنەکان ئەگەر سەرنج بێت لەم چەند ڕۆژەی پێشووە ئەگەر هەڵەنەم هەردوێنێ بوو ترامپ لە یابان ئاماژەی بۆ کرد سەردەمی جۆن کێری و ئۆباما بەسەر چوو ئەمە جاییکتە و نقطەیە گرێتەوە بە شتێکی ترەوە کە ئەوەی لە ئەمریکای ڕوایە خاصن بە نیسبەت سیاسەتی دەرەوە
سەرکردەکانیانە و کەسانی کە سەرۆکایەتی وڵاتەکەکەن ئەمان بەشێکن لەوەی کە استراتیژدا ئاڕێژن. ئەم پێمانڵێ دۆناڵد ترامپ مسۆگەرکردنی هەڵبژارنەوەی بۆ خولێکی تری سەرۆکایەتی یان مسۆگەر کردووە یان تاڕادەیەک لی دڵنیایە. پێم وایە ئەم ئەگەرانی ئێران جوڵەی زۆر خێرانەکات یانەوەی کە لەم چەند ڕۆژەی پێشوا کردی بەردانەوەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئەمریکی ئەگەر ئەم حاڵتانە زۆر دووبارە نەبنەوە یەکێ لەو نقطانەی کە ترامپ بە گرنگ ێزانە بۆ کەمپینی هەڵبژارنەکەی چۆنی تەعاملکردنیەتی لەگەڵ ئێران ئەگەر ئێران ئەمریکا ناچار نەکات پێش دەستپێکردنی هەڵبژارنەکان جوڵەیە بکات. باشە ینی بابەتی هێرشکردنە سەر ئێران ینی تەنها لە دەسەڵاتی ترامپ خۆیدا یاخود کۆمەڵێک دامەزراوە و ئەسەسەیە لە ئەمریکا بە تایبەتی کۆنگرێس دەبێت کە ڕەزامەندی و لە سەرسی ئەندامەکانی هەبێت ینی بە ترامپ خۆی بە تەنیا دەتوانێت بڕیارە بات. من پێم وایە نە ترامپ و نە کۆنگرێس هیچیان ئەوەی کە ئەوە لە ئەوە ڕووکەشی سیاسەتی ئەمریکا باشە ئەوان هیچیان قەرارنە لە پشتیوان شەو مؤسساتی زۆر ئەملاکتر هەیە کە بڕیار لەسەر یەکلایکردنەوەی بڕیارەکان هەیە. ئەو مؤسسانە چین بۆ نمونە ینی کۆنگرێس خۆ ئەگەر لە ڕووی یاساکانی ئەمریکا و یاسا سەربازەکان وەسەیری بکەن کۆنگرێس بەرپرسی یەکەمە لەم بابەتە ڕۆتینیە یاساییان وایە بەڵام لە پشتێمانەوە ئەکرێ مؤسسەی تر هەبن. باشە بابەتی هێرشەکان لە سەرەتادا عنی هێرشی ئابووری بۆ بەسەر ئێران بەڵام دەبین ڕۆژ بە ڕۆژ هاوپێشەکە گۆڕانی فعلی و جەوهەری بەخۆیدا دەبینێتەوە ینی پرسیارەکەیم بە دیاریکراوی لەو متەڵەقەوەی کە بۆ چی وای کرد کە ئەم هێرشانە لە چوارچەوەی بابەتی ئابووریدا نەمێننەوە و فعلەنکردەی سەربازی تێبکەوێت. کردە سەربازیەکانەوە لە ئێستاەوە ئێران هەنگاوی یەکەمی ناوە. باشە ئەمریکا هەتا ئەم ساتە وەختەش هیچ هەنگاوی سەربازی نەنا ئەوەی کە هەیە ینی هەنگاو لە ڕووی هێرشەوە ئەوەی کە هەیە تەنیا ئامادەکاریە ئامادەکاریانە پێشیشە بووە بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئەمەیان تەنیا ینی لە ڕووی ئەگەر لە بگەڕێنەوە بۆ سەرەتای جوڵاندنی کەشتی جۆرج واشنگتن بۆ ناو کەندا و بگەڕێنەوە بۆ نقطەی ئەمە ڕاستە خۆ پەیوەندی بە یەکلایی بوونەوەی مەساڵحی بەریتانیاوە هەیە. ئەمریکا جارێکتر ئامادەنی ئەو هەڵی کە لە ئەفغانستان و عراقا کردی لەوەی کە بەریتانیا کرد بە شەریکی ڕاستەقینە لە هێرشەکانە ئەم جاریان پێم وایە ئەوە ناکات ئەوێ هەر چۆنێ بە کۆمەڵی مەساڵحی اقتصادی وا لە بەریتانیا بکات کە دەست لە پشتیوانیکردنی ئێران هەڵبگرێت و ئەگەر هاوکاریشی نەبێ ڕێگر نەبێدەی. باش ئەم فشارانی کە ئێران دیکا بەرامبەر بە ئەمریکا بۆ نمونە ئەو بە فشاری ئابووری ینی بەردەوامە لە فشارخستنە سەر ئێران و ئێران لە بەرامبەردا کردەی سەربازی هەیە ئەمانە بۆ خۆی لە بەقوەتی ئێرانە یاخود لە لاوەزیەتی ئێران لە حاڵی ناچاریە ئێستا ینی ئەمانە ئەوی لێ ناخوێنێتەوە کە ئێران فعلەن بەهێزە بۆ یەکردەی سەربازی دژی ئەمریکا ئەنجام دەدات. قسە لەسەر بەهێزی ئێران نییە قسە لەسەر مەحدودیەتی توانای ئێران هەیە توانای ئێران بەرامبەر توانای ئەمریکا توانایەکی سنووردارە. باشە ئەگەر سنووردار بێت و بۆ نمونە ئێران لە توانەکانی خۆی ڕانەبینێ چۆن دەست بۆ ئەم بابەتە دەبات. ئەو منەفێکی ناچاریە چونکە ئێستا ئێران ئەوەنەی کار لەسەر ئەوە کات کە هاوپەیمان بە خۆی کۆبکاتەوە و چۆن بڵێن ورەیەک با بە سوپا و خەڵکەکەی خۆی هیچ لەسەرەوە ناکە کاردانەوەی ئەمریکا چۆنە بێت چونکە ئەو باش کارتانەوەکانی ئەمریکا خوێنێتەوە و باش سیناریۆکانە خوێنێتەوە کە ئەمریکا لەبەردە سیاسەتیویان جێبەجێەکات. بابەتی فشار ئابوووریەکان ینی ئێران دەتوانێت بە تەنها خۆی بەرگەی بگرێت یاخود وڵاتانی دراوسێ بەدابەتی باسی رووسیا و ئەمانە دەکرێت ئەوان چی ڕۆڵێکیان دەبێت لە کەمکردنەوەی فشارەکانی ئەمریکا بۆ سەر تاران بەنسبەت وڵاتێکی وەکو رووسیا و بەنسبەت وڵاتێکی وەک بەریتانیا و زایدا بەنسبەت وڵاتێکی وەکو چینەوە ئێران کارتێکی فشارە بەرامبەر ئەمریکا ینی مەساڵحی ئەوان زیاتر لەگەڵ ئەمریکا یاڕوان نەگەێران بەڵام ئێران بەکارێن و کارتێکە بتوان قازانجێکی زیاتر لە ئەمریکا بکەن یعنی ئەوەی کە ئەوان پشتیوانی ئەمریکا ئێران بکەن دژ بە ئەمریکا ئەوە شتێکە هەرگیز ڕوونایەت پێشترمە نمونی عراقمان لە بەرچاوە بووە پێشتر چەند دەوڵەتێکی تر هەبووە کەم حاڵتانی توش بوو ناچار تەسلیم بوون ئەوەی کە ئێستا هەیە ئەمان تەنها ئێران و کارتێکی فشار بەکارێنن. باشە ئەم شوێنەکە بەجێ هێڵن ئەم کاتە فشارە هیچ ینی دەکاتە ئەوەی بۆ نمونە ئێران ماوەیەکی زیاتر خۆراگر بێ بەرامبەر بە هێرشەکانی ئەمریکا ڕەنگە ماوەکە درێژتر کاتەوە بەس ناگەێنێتە حاڵەتێک کە ئێران بێتە خاوەنی چەکێتەوە. باشە لە ئەوەی کە ئێستا ڕوونێ ینی فشارەکان زۆربەی تاقیکراوەتەوە لەسەر ئێران و لە ئێستادا جیهان ینی بەرچاوی ڕوون نییە کە فعلەن ئەمانە سەردەکێشێ بە کردەی سەربازیە خودنا ینی دوای ئەم قۆناغا چی شتێکی دیکە ماوە بۆ ئەوەی کە ئێران ئەمریکا بەرامبەر بە ئێران بیکات.
راپۆرتە هەڵگریەکانی جیهانەوەی کە زیاترینێک وەکو سێ راپۆرتەکانی سایە و ئەنجومەنی یاساییشی ئەمریکا و ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتی بکەیت هەموو ئەمانە هاوڕان لەسەرەوەی کە ئێران هەتا ئێستا کارکردن لە پرۆژە ئەتۆمیەکان نەیوەسانەوە کەواتە ئەمە چۆن بڵێین دێدلاینێک سنوورێکی کۆتایی هەیە کە ئێرانە بێت تایە بوەستێت ئەم تەسەور بە پێی هەموو راپۆرتەکانیش باز لەوە کە ئێران لە 5 بۆ 6 ساڵی داهاتووە گەڕێی لە نەیجیرە دەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی کەواتە لەبێت لەم 5-6 ساڵێ ئەم هاوکێشەی یەکلایی بگرێتەوە ئایا ئێران ناچارەکرێ وازە مەلەفەکەی بێنێ یان ئەوەتا لە ناوخۆی خۆیە هێزی لە ڕاست بکرێتەوە و کودەتا بکرێت یان لە ڕێ شۆڕش و ڕاپەڕین ناوخۆیەوە یان بگاتە ئاخر حەد و ئاخر کات کە ئەمریکا بەدەستیوێتی هێرشی سەربازیە هەموو ئەمانە واردن وەکرێکیان ڕووبا بەڵام بە هیچ شێوەیەک بەپێی استراتیژی ئەمریکا نەگەر ئەمریکا ئەو وڵاتە دەوڵەتانەی تریش کە زلهێزن و لە ناوچەکانی خاوەنی بەرژەوەندین هیچیان ئامادەنین ئێرانە قبولکەن بە چەکی ئەتۆمیەوە چونکە ئێرانێک بە چەکی ئەتۆمیەوە دەلالەتە لە دروستبوونی حاکمێکی باڵادەست و مطلق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە باشە ینی کردەوە ینی توانای سەربازی ئێران لە ئاستێکدا بتوانێت بەرامبەر بە کردەی سەربازی ئەمریکا بوەستێت یعنی زۆر بۆچون باز لەوە دەکەن کە نابەرامبەری هێزێ لە نێوان هەردوولادا ینی ئەمە چۆنم بابەتە بە دڵنیاییەوە گە بگاتە هێرشی سەربازی ئێران بەرگەی هێرشەکانی ئەمریکا ناگرێت چونکە بەتەنیا شەڕی جەیژ نییە و لەوە گرنگتر شعبی ئێرانی ئێستا زۆر ماندووە ئەمان ئامادەنین بەرگری لە نیزامی بکەن کە ژیانیێوانی وێران کردووە هەنێگەر سێریکی ئەوەی لە ئێرانە ئێستا پشگیریە و دەوڵەتە کە کەمینەیەکی تورک و ئازاریەکەیەتی فارسەکەشی لەگەڵانەماوە بۆ شێوەی جاران کە لە دوای شۆڕشی ئیسلامی و انقلابەوە دەستی پێکرد باشە وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا بە تایبەتی فەڕەنساوە وڵاتانی زلهێزی جیهان چۆن دەڕوانە بابەتی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر تاران بۆچی زۆرجار ئەمریکا گلەیەوە دەکات کە ئەم وڵاتانە بە شێوەیەک ینی پشگیری ئەمریکا ناکەن لەم بابەتەدا بۆچی ئەمە بۆچی دەگەڕێتەوە ئەو لێرە باتوانین وەکو بازرگانی یەک سێریکە بەنسبەت دەوڵەتانەی ترەوە ئەوان ئامان ژیان دەستکەوتنی زۆرترین بەرژەوەندیە لە ئێرانی داهاتووە و زایدەن لە ناوچەکەیە جا سروشتی بازرگانی ژەوێت تۆ هەر کەسە هەوڵی وایە زۆرترین قازانج بکە ئەمریکای کەمترین دەستکەوتیان بات وان ژیانە زۆرترین دەستکەوتیانە بێ بەتاکیدی لە مودەیە لە سەر خاڵێک ڕێیەکەون لە نقطەیەکە ئەگەنەوەی کە باشە ئێران ئەمنیەتە بۆ هەبێ لەلایەن ئەم وڵاتانەوە لە کاتێکدا ئەنی ئەمە دەبینین خۆ ئێران لە فۆرمە گشتەکەیدا ئابوورەکەی تەواو داڕوخاوە یعنی تەنانەت ناتوانێت هاوڵەتانی خۆشی بەباشی بژێنێت بەڵام ئێران تا ئەم دقەیەش دەستی لە عێراقا هەیە دەستی لە سووریا هەیە دەستی لە لوبنانا هەیە دەستی لە لیبیا هەیە عنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێران توانیویەتی تاکە هێز بێ کە زۆرترین لۆبی هەبێت لە دەرەوەی خۆی لۆبیەکانیشی چۆنن هەمویان هێزی تونڕەوی چەکدارن ئەمان ناتوانن لە ناوە و دەوڵەتانەیە کردی تیرۆرسیان پێ بکات بە پێی مەساڵحەکانی خۆی بە پێی بەرژەوەندیەکانی خۆی چۆنی بێ ئاراستیان بکات ئەمە دەکات هەڕەشە بۆ سەر ئیسرائیل کە هەمومان هەزانین بە پەیوەندیەکانی ئیسرائیل و ئەمریکا توانی وڵی پەیوەندی دوو دەوڵەت نین پەیوەندی یەک دەوڵەتە لە ناو یەکە باشە ئەمە بۆ نمونە دەکات ئەوەی کە ئێران یعنی بتوانێت بەرامبەر بە هێرشەکانی ئەمریکا خۆراگر بێت ینی ئەم پاڵپشتێکە لە وڵاتانی ناوچەکەدا هەیەی ئەمریکا لە ئەفۆن ئێران لە ناوچەکەیە نەکرد ناوچەکە لە جیهانە ئەمریکا هاوپەیمانی نییە ئەوەی کە هەیەی کۆمەڵی میلیشیای لە ژێر دەستی خۆیان نێماڵان هەر بە وەکو بەشی لە سوپاگەی خۆی حسابیکەی ئەمانە بەڕێی من وەکو هاوپەیمان حسابیان بۆ ناکرێت عێراق لەکوێ ململانەکاندا ینی زۆر جار بابەتی عێراقیش ینی یەکێکە لەو تەوەرانێکە قسەی لەسەر دەکرێتەوە ئەمریکا بۆ خۆی چەند جارێک داوای لە عێراق کردووە کە دەبێت لە ماوەی دیاریکراودا کە بابەتی هەڵاوەردنی سزاکانێتی لە بەرامبەر بە ئێراندا ینی عێراق ئێستادا هاوپەیمانێکی سەرەکی ئێرانەیە ئەمریکا کامیانە عێراق وەکو دەوڵەت ناچارە پابند بێ بە هەموو داواکارەکانی ئەمریکاوە بەڵام وەکو ئەو جیا چۆمڵێ ئەو دابەشبوونی کە لە ناو عێراقا هەیە دابەشبوونی تایفی و دابەشبوونی مەسەبی کە لە عێراقا هەیە ڕەوتی شیعە بە ڕێژەی زۆرینە ئەمانە دەستەمۆی ئێرانە نەک هاوپەیمان و دووبە وەکو مەسەلەی ینی عێراقیش وەکو لە ڕووی مەرکەز و هەرێمەکانەوە ئاسایی بۆ بکەی کوردستان بە ئاراستەی تاو جیاواز لەگەڵ عقڵیەتی تایفی عێراقا ئاراستەی گرتووە لە عێراقا ئاراستەکان بەوەیە ڕۆنکو و دەوڵەت لەگەڵ ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان و لە
ئەمریکا نزیکە بەڵام لە خوارەوە ینی لایەنی حیزبە شیعەکانەوە ئەمانە هەمویان ئەگەر هەمووشیان نەبن زۆری نیان ئەمانە ئێران دەستی پێ بکن ئێران خۆی دروستی کردوون ئێران خۆی مەکانەتی پێبەخشیون لە عێراقا ئەمانە هەمووکو مەساڵحی شخصی سەرکردەکان هەمووکو مەساڵحی ینی مەساڵح و نزیکیان لە عقلێتی شیعی ئێرانەوە ئەمانە ناتوان لەو هەژمونە دەژن کە ئێران بەسەری ئاسەپاندون ئەمە عێراق دووچاری کۆمەڵی گرفتی زۆر گەورە ئاکاتەوە بەڵام وەکو کوردستان ئەوی جارێک دابەژۆ بەسەر دوو عقلیەت حتما بابەتی کوردستان یەکێکە ینی لە پرسیارەکانم ینی ئێمە لە چوارچەوەی عێراقی فیدراڵ دەین وەکو کیان ینی هەرێمی کوردستان دەبێت چۆن مامەڵە بکات و ئەوەی تاکو ئێستا ینی سەرکردایەتی سیاسی کورد کردوێتی توانیوێتی سەرکەوتوی بێ لەم بوارەدا سەرکردایەتی سیاسی کورد دەگەر اعتیبار بێت لە پارتی کە هەرواشە سەرکەوتوو بووین کار بەدەستانی هەرێم و ئەوانەی کە تەمسیلی حکومڕانی هەرێم دەکەن تا چەند خۆیان ئامادە کردو بۆم گۆڕانکاریانە ینی ئامادە باشێکی تاوە لەو ڕۆ هەیە بەتاکیدی ئامادەکاری کراوە و سەرکردایەتی سیاسی کورد کە ئێستا وەکو زۆرینە پارتی نوێنەرایەتیەکە تاوام هاوکێشانەی خوێندوتەوە و لەگەڵ هەر گۆڕانکاریەکیشە بۆی ئامادەین کاگارتین هەر بابەتی واژۆکردنی ڕێکوتنی بازرگانی لە نێوان شاندی هەرێمی کوردستان و ئەمریکا لە چەند ڕۆژی ڕابردوودا یەکێک بوو لەو بابەتانی کە خوێندنەوەی زۆری بۆ کرا لە ئێستادا ینی هەرێم وەکو پێگە وەکو پەیوەندی لە ئەمریکاوە زیاتر نزیکەیە خودی ئێران بەدڵنیە پەیوەندی کوردستان و ئەمریکا پەیوەندێکی مێژوویە ینی پێش ڕوخاندنی ڕژێمی باسیش چەندین جار هاوکاری کوردستانی کرد و سەرکردایەتی سیاسی کورد لەگەڵ سەرکردایەتی ئەمریکا قۆناغ بە قۆناغ ساردبوونەوە نەبووە گۆڕانکاری هەوە بەڵام ساردبوونەوە بەردەوام لە پتەوبوو نابووە و بەرژەوەندێکی زۆری ئەمریکا وەکو جوگرافیا لە کوردستانە هەیە و زایدەن ئێمە یانیەوەی کە ڕوبەڕووی دوو دەوڵە دەبێتەوە لە شەشەم ململانێ زیاتر هۆکارەکان جوگرافی نێمە لەگەڵ ئەمریکا هیچ هۆکارێکی جوگرافی نییە کە لەگەڵ ئەوانە ناکۆکی بکوێتە نێوانەوە ئێستا دانی ببوورە وەڵامەکە پێ بڕم ئێران بە جۆرێک لە جۆرەکان ینی بۆ چوونی سیاسی بەرامبەر بە هەرێمی کوردستان گۆڕاوەوە جۆرێک لە پەیوەندەکانی بەرەو ئاسایی بردوێت و لەگەڵ سەرکردایەتی سیاسی کووردا ئەمە بۆ خۆی ناکاتەوەی کە فعلەن دەبێ هەرێمیش ئەم پەیوەندیان باتە ئاستێکی باشتر ڕاگردنی پەیوەندی شتێکە بەڵام شتێکی ترە بەڵام ئێران دەوڵەتێکە لەسەر ستراتیژ کارەکات ینی ئەوە نییە بڵێ بەهۆی قۆناغێکەوە پەیوەندەکانی کە لەگەڵ توی ئاگۆڕاوە ئەو نیەت و استراتیژێکە بەرامبەر بە ناوچەکە بەڵام لەگەڵ ڕابردوودا ینی هیچ جیاوازێکی نییە ینی هەڵوێستەکانی ئێران جیاوازەکان کە کام کاتیە هەم زۆر جوزئیە ئەگنا ئێران بەرامبەر بە کوردستان ئەوەی کە ئەوێت چونکە بۆ ئەو جوگرافیای کوردستان پێکبەستنی جوگرافیای هیلالی شیعیە کە ئەوێت تەواوی کاتول و لە 16 ئۆکتۆبەریش زۆر هەوڵی بووە پێی تاوا نەکرا لەبەرەوە ئێران هەرگیز ناتوانێت دەسەڵاتی ئێران هەرگیز ناتوانن بەرامبەر بە کوردستان دۆست بێت ناشوین هاوپەیمانی بەڵام وەکوی کە تۆ سنووری جوگرافیت بە ئێرانەوەیە ناچار ینی هەنێ مجاملاتی سیاسی و پەیوەندی بازرگانی ئەوانە هەیە لە چوارچێوەی ئەو حەسارەیە کرد لەسەر ئێرانە ینی و چەند مەجارەت بە عێراق و کوردستان کە لەگەڵ ئێرانە ئاڵوگۆڕی هەبێت ئەمە شتێکی باشە خۆی ینی ڕخنەکانیش کەم نەبوون لە بابەتی ئەوەی کە ئەمریکا بۆ خۆی هەتاکو 16 ئۆکتۆبەر ینی کورد بە دۆستی پلەیەکی خۆی لە قەڵم دەدا بەڵام لە 16 ئۆکتۆبەر بینیمان هیچ هەڵوێستێکی نەبوو بەرامبەر بۆ ڕووداوانی کە ڕوویاندا ینی ئەمە بۆچی ینی کورد بەم شێوەیە دوای سیاسەتەکانی ئەمریکا بکەوێت ئەمە لەکەوە دێت کورد دوای سیاسەتی ئەمریکا نەکەوتووە یەکەم قسە کورد دوای بەرژەوەندی خۆی و بەرژەوەندی نەتەوەکەی کەوتووە ئەمە خاڵێک دوو مەسەلەی 16 ئۆکتۆبەر کە ئەمریکا نەیتوانیوە تەداخلات بکە ئەمریکا هێزێکە بە بیانووی دەولی و یاسایی نەبێ هیچ جوڵەیەک ناکات ئەنەی ئەمریکا هێزێکە لە ناوچەکە و لە جیهانە زیاتر ئەوێک وەکو دەوری هێزێکی ئاشتی ببینێت لە ئەوەی 16 ئۆکتۆبەر ڕوویە ئەوە نەبووە دەوڵەتێک بە ئاشتا هێرش بکاتە سەر کوردستان نا بە پێچەوانە و بەداهیشەوە هێزێک لە ناو وەزارەتی پێشمەرگەیە جیا بۆتەوە و پشتی کردووەتە هێزەکەی تر ینی ئەوەنەی لە چۆن بڵێ کەرکوو ئەوەنەی لە ڕووە دەولیەکەیەوە گرتنی کەرکوو ڕوویەکی تەسلیمکردنی هەیە کە یەکێتی لێ بەرپرسە یەکێتی لێ بەرپرسە و ئەوانیش کردیان ئەوەنە پەیوەندی بۆ نییە کە دەوڵەتێک هاتبێت هێرشی کردوێت سەر کوردستان هێزێک هاتووە ئەو هێزەی کە لێرەیە
وجودی هەبوو تەسلیمی کردو ئەنی ئەو لەرە کێشەی بینی پارتی و یەکێتی ئەگەر وا حسابی بکەین ئەو نایخوێنێتەوە چونکە ئەو هێزانە کە لەوەیە جێگیر بوون با سەر بە یەکێتی بوون بەڵام نەتیجە لە ناو وەزارەتی پێشمەرگەیە بوون کێشە ئاساسەکە لەرەوە کە ئەمریکا هیچ بیانوویەکی یاساوی دەولی نەبووە کە بۆ خۆی کە ئێران وەکو دەوڵەتە یان حکوومەتی عێراقی وەکوی دەوڵەتێک دژ بە دەستور دژ بە مادەکانی دەستور هێزی جوڵانەوە بەرامبەرەوە کوردستان هەنی هیچ یەکێ لەو بیانوە دەولیانە نەیەگرتەوە چونکە ئێمە لە ئەساسە خەڵکێک لە ناو خۆمانە هاتووە کەرکووکی تەسلیم کردووە. باشە لە ئێستادا تێڕوانینی ئەمریکا بۆ پێگەی هەرێم چۆنە بەتابەتی لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک شاندی سەربازی لە ئاستی باڵا هاتنە هەرێمی کوردستان و بەتابەتی ئەوەی کە لە مەراسیمی ڕێزدار کاک نێچیروان بەرزانیدا ڕوویدا یعنی ئەمە بۆ خۆی گەشتبینی ئەوەی تێدایە کە فعلەن لە داهاتوودا دەگونجێتن پەیوەندیانە بچێتە ئاستێکی زۆر باشتر بەدڵنیایەوە لەگەڵ بەرەو پێشوونی قۆناغەکانە پەیوەندی کوردستان و ئەمریکا لەگەڵ بەهێزبوونی پێگەی کووردە لە عێراق و لە ناوچەکەیە بەدڵنیاییەوە پەیوەندیەکان بەرەو پێشرەچن لەگەڵ ئەمریکایە چونکە بەرژەوەندیەکان زیاکەن. باشە وەک دوایین پرسیاری ئەنی ئێمە پرسیاری زۆربەی هاوڵاتیانیشە لە ئەگەری ڕوودانی هەر کردێکی سەربازی لە نێوان تاران و ئەمریکادادا دەوتێت هەرێمی کوردستان و بەتابەتی باشوور دەبێتە ناوچەی گەرمی شەڕ ئەمە وایە ئەم بۆچوونە؟ ئەو بۆچوونێکە ئەنێگەل لە ڕووی سەربازیەوە سەیرێکی ئەکرێ چەند حاڵەتێک سنوورەکانی کوردستان بگرێت یان بە شێوەی ترکە کۆمەڵە سیناریۆ خراوەتە مێشکی خەڵکەوە ئەخی هەرش یەکێ لەمان ڕووە بەڵام وەکوی کوردستان ڕوبەڕی وێرانکاری بێتەوە بە مطلقی شتی واڕوونەیە ئەوەی کە لە ئەگەری ڕوودانی شەڕە پێویستە ئێمە بیکەین و یانی وەکو حکومەت لە ئێساوە ئیشت جدی لەسەر بکات ئێمە تا ئەم دەقەیە بەهۆی شەڕی داعش و شەڕی ئەو شەڕێکە لە سووریا ڕوویاوە زیاتر لە 2 ملیۆن ئاوارە لە کوردستانە بوونیان هەیە بە دڵنیایە و هێرش بگرێتە سەر ئێران ئاوارێکی زۆر لە هەنی خەڵکێکی زۆر لە ئێرانە و بە تایبەتی ناوچە کوردیەکان ئاوارە بن و ڕوەکەنە کوردستان ئەبێت ئێستاوە ئامادەکاری بووە بکرێت. زۆر سپاس بۆ ئارتین جەلالبەگ کادری پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش. دووبارە بەخێر بیت. بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەر شاد بن.